ئازان کورسات مەگەزین بەردەوامە و ئەچینە لای هەواڵێکی دیکەمان کە ئەویش گروپی هونەری شێوەکارانی سەی سادق پێشەنگایەکی شێوەکاری بە ناونیشانی ڕەنگەکان لە سەردەمی بێڕەنگیدا سازەکەن کە بێگومان ئەم پێشەنگایەش بە هاوکاری ڕێکخراوە دیموکراتیەکانی شارە زۆرە بێت با بەیەکەوە بینەری بین. هنرمەندی خۆشنووس و شێوەکاری قسای سێ سادقم بەشداریم کردووە لە ئەم پێشەنگایە کە گرۆپی هونەری شێوەکارانی سێ سادق ڕێکیان خستە بوو ئاماز لەکردنەوەی ئەم پێشەنگایە بتوانین کەمێک لە ڕەنگەکان کەمێک لە هزری هونەری بە سێ سادق ببەخشینەوە. و من بە پێنج تابلۆ بەشداریم کردووە، تابلۆکانی منیش خۆشنووسین هونەری خۆشنووسی من پێم وابوو هونەری خۆشنووسی لە ئێستاە لە کۆمەڵگەی کوردیە زۆر لە لاچە بنراوە. من پێم خۆش بوو کەمێک ئەو بابەتە زیندوو بکەمەوە بۆ هیوایم جێگەی ڕەزامەندی بینەران بێت. وڵاتی ئێمە گروپی هونەری شێوەکاری سێ سادق تاریخەکەی زۆر نییە، کاتێکی کەمە لە 2025 ئەم گروپەمان دامەزراکەوە لە 30 پێکاتوە. یەکەمین پێشەنگای شێوەکاری ئێمە ئەم پێشەنگایە کە لە پۆڵی ناوەندی ڕێکخراوە دیموکراتیەکانی شارە زۆر کراوەتەوە هەر بە هاوکاری ناوەندی ڕێکخراوە دیموکراتیەکانی شارە زۆر. پێشەنگاکە لەژێر ناونیشانی ڕەنگەکان لە سەردەمی بێڕەنگیدا بوو. یەکەمین کار و ئەزمموی ئێمەیە و بەدڵنیاییەوەمانەوێت لە داهاتووە کاری باشتر بکەین و خزمەتی باشتر بەم شارە بکەین لە ڕووی هونەری شێوەکاریەوە. بێگومان من خۆمێش یەکم لەو شێوەکارانەی کە دانیشتویم شارەم. ئێمە فەراغێکی زۆر گەورەمانەیە، ئەم فەراغی هونەری ئەم فەراغی ژینگەی هونەری شوێنێکیش بۆ عەرزکردنی تابلۆ هونەری کارنێت نەک تەنها لە ڕووی هونەری شێوەکاری ئێمە لە ڕۆکانی کەوە هونەر لە بوارەکانی کە فەراغی زۆر گەورەمانەیە کە ناتوانین مامۆسا و پسپۆڕ نییە لە بوارەکانی کە گرنگی بەلایەنەکانی کە هونەر بین. بۆیە ئێمە تەنها لە ئێستا کارمان لەسەر هونەری شێوەکاریە ئێمە خوازیار بووین سنتەرێک ڕێکخراوێکی تایبەتی هەبێ کە خزمەت بە هونەرکە بە هەموو بوارەکانی ئێمەش توانین خزمەتێکی باش بە خەڵکی شارەکەمان بکەین لە ڕوویایەکی